لە دوا کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتیدا بڕیار لەسەر بەستنی کۆنگرەی چوارەمەی یەکێتی نیشتیمانی کوردستان درراوە. کادران و ئەندامانی یەکێتی دەڵێن بەستنی کۆنگرە بۆتە ئەمریکی واقع و پێویستە لە زووترین کاتە ببەسێت و بە هیچ پاسا و بیانوویەک نابێت لەو وادەی کە دیاری دەکرێت دوا بخرێت. تا زوو ببەسرێت دەردەکان چارەسەرە بێت، کێشەکان کەمترە بێت، خەڵک لە دڵە ڕاوچیایە، خەڵک لە ناڕەحەتیایە، خەڵک ئومێدی بەستووە لەسەر ئەم کۆنگرەیە. هیوادارم ئەم سەرکردایەتیە نوێی کە تازە دروستە بن بە زووترین کات هەوڵ بدەن ئەوە بکەن. و کادرێک ڕێی خۆمەڵێم کۆنگرە زەرورە ببەسترێت لە ساڵی داهاتوە و لە بیدایەتی ساڵی داهاتوە کۆنگرە ببەسترێت، ئەوە لەوە زیاتر تاخیر بێت بەڕاستی یەکێتیمان تووشی قەیرانی تر ئەبین. پێویستە کۆنگرە دوا نەخرێ لە مەودووە بۆ یەخستنەوەی ناو ڕیزەکانی یەکێتی لە سەرکردایەتیەوە بیکرێت تا دەستەی کارژێڕی مەکتەب سیاسی بەم شێوەیە. ئێمە وەک کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان تەمەنا ئەکەین بە زووترین کات کۆنگرە ببەسرێ، خەڵکی کادری بەتوانە بێنە پێشەوە خۆیان هەڵبژێرن، ڕیزەکانی یەکێتی باش بکەن. چین و توێژە جیاجەکانی یەکێتی هەمویان سوورن لەسەر بەستنی کۆنگرە و پشتگیری لێ دەکەن. لەبەرەوەی وەک خۆیان دەڵێن ئەوە کۆنگرەیە کە دەتوانێت سیاسەت و پەیڕە و پرۆگرامی حیزب بەپێی هەلومەرج داڕێژێتەوە و دەرفەتێکیشە بۆ خۆڕێخستنەوە و دروستکردنی یەکڕێزی لە ناو حیزبدا. ئەمن وەکو کادری شێشێتی و پێشمەگەیش دیێرم کە مندامی سەنگەر حەز دەکەم ئەگە بەڕێیم بێ هەر ئەمڕۆ کۆنگرە ببەسرێ، بەڵام کۆنگرەیەکی شەفاف، کۆنگرەیەکی جوان و بێگەر، کۆنگرەیەک بێ لە فرت و فێڵ، کۆنگرەیەک بێ هەموو ئەندامانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە کەسوکاری شەهیدان بە پێشمەگەی دیێرین هەمووی پێی ڕازی بێ. کۆنگرە خۆی مانای نێبوونەوە و جۆژانەوەی خەبات پێویست و دەمێک بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان کۆنگرە کردایە لەبەرەوەی کۆمەڵێک کێشە کەڵەکە بووە. بەبێ کۆنگرە چارەسەر ئەمان ناکرێت، لە کۆنگرەدا چارەسەر دەکرێتەوەوانە. حەقا یەکێتی نیشتیمانی کوردستان هەرچی زووە کۆنگرە بەستێ ڕۆژێک تاخیری نەکات لەبەر ئەوەی کێشەکانی ناوکەڵکبووی یەکێتی نیشتیمانی کوردستان چارەسەر بکرێن و سەرکردایەتێکی نوێنەوەیەکی نوێ بێتە پێشەوە. ناکرێت تا مردن وەکو فوادی عەجیبا بکرێت بەرپرس بم. ئەکرێ گەنجەکان کوڕەشەیدەکان کوڕە پێشمەرگەدێنەکان تێکۆچەرەکان دەیان خەڵکی ئەکادیمان هەیە بێتە ناو سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆی لەو قەیرانانە لەو گۆڕانکاران ئێستا بتوانین یەکێتی ڕۆڵی کاریگەر و بێری خۆی هەبێ وەک جاران. فشارەکانی یەکێتیەکان بۆ سەر مەکتەبی سیاسی و سەرکردایەتی حیزبەکان بۆ بەستنی کۆنگرە بەردەوامی هەیە و هەمویان داوا دەکەن کە هەوڵەکان چڕ بکرێنەوە بۆ ئەوەی لە ماوەیەکی نزیکدا یەکێتی چوارەمین کۆنگرەی خۆ ببەستێت، لەبەر ئەوەی جەماوەری یەکێتی چیتر ئەم دۆخەی کە حیزبەکانی پێدا تێپەڕ دەبێت قبوڵ ناکەن. وەک ئەندامان و کادرانی یەکێتی دەڵێن بەشێک لەو کێشە و قەیرانانەی بەڕووی حیزبەکانی گرتووە پەیوەستە بە نەبەستنی کۆنگرەوە، بۆی ئیتر کاتیەوە هاتووە کۆتایی بە قەیرانەکان بێنێت و یەکێتی کۆنگرەی خۆی ببەستێت و بەرەو نوێبوونەوە و هەڵبژاردننی سەرکردایەتێکی نوێ هەنگاو بنێت و نابێت لەژێر هیچ پاسایەکدا یەکێتی کۆنگرەکەی دوا بخات. ئارام عەبدوڵڵا، کورسات نیوز، سلێمانی.